لێرانی ئازوو خۆشەویست لاڵقێکی تری بەرنامەی بە بوێری هەر لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدولەتیف گفتوگۆ دەکەین دەربارەی ئەلمانیەت یاخود گونجان و نەگونجانی ئاینی پیرۆزی ئیسلام وەک شەریعەتەکەی کە هاتووە لە ئێستاشدا ئەتوانین جێبەجێ بکەین یا ئەوە تا پێویستمان بەوە هەیە کەوا دین لەگەڵ دەوڵەتداریدا تێکەڵاو نەکەین. بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەم تەوەرەیە میوانداری بەڕێز دکتۆر عەبدولەتیفمان کردووە لە بەشی سێهەمدا. بەخێر بێ کاک دکتۆر، بۆ سەدە جارشتر بۆ بەرنامەکەمان. دارە لاڵقەی پێشووتر قسەمان کرد دەربارەی گونجان و نەگونجانی ئەلمانیەت. تۆ پێت وایە کەوا ئەلمانیەت بریتیە لە لادینی بەخود بە کەسێک ئەو ترێکە یاخود بڵێن ئەلمانیەت ئەوەیە کە مرۆڤ ئیحتیمام بە ئاخرەت نەدا. بەڵام خۆ زۆر جار مەسەلەن ئەڵێن ئەلمانیەت ئەکرێ دینی لە دەوڵەت زیا کاتەوە بۆ مانایی کەوا مرۆڤەکان بتوانن ممارەسەی کاری ئاینی خۆشیەکە نوێژ ئەکا ڕۆژوو ئەگرێ یا هەر ممارەسەیەکی تر، بەڵام بۆ یعنی وەکو یاسا نابێت تەدەخولی وردەکاریەکانی ئینسان بکە بە پێویستمان بە یاسایشتر هەیە بۆی هەموو نەتەوەکانی تر لەسەری بڕۆن بۆی جیاوازی دروست نەبێ، ناخۆشی دروست نەبێ. جا هەر بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە بەڕێز سەلاحەدین بەهادین دیارەمیداری یەکگرتووە لە گۆڤاری ڕێگا ژمارە 44 ئەڵێ هیوادارم یەکگرتوو بتوانێت ئیسلام و دیموکراتی ینی متربە بکات بەیەکەوە بۆی بتوانێت ئازادی هەموو ئاینەکانی تر نەتەوە جیاوازەکانی تر بپارێزیان بوو یا بوو مسلمان مامۆستاکرێکارەڵێ یەکگرتوو ئەلمانی مەسەلەن ئایا ناکرێ ئەمە بتوانین ئاین و ئەلمانیەت بێکەوە بگونجێن یارە ناو ئایندا ڕەگ و ڕیشی ئەلمانیەت بدۆزینەوە؟ بەڵێ الحەمدولله وسەڵات وسەلام عەلا ڕەسوول الله. هەڵبەتە من لە چاپێکوتنی ڕابردووشدا کە ئاماژەم بۆ ئەوە کرد ئەلمانیەت یعنی لادینی پێناسەیەک نەبوو کە من لە گیرفانی خۆمەوە دەری بێنم یا ئیجتیهادێکی شەخسی من بێ. ئەوە بۆ وەکو باسم کرد کە لای مامۆستایانی ئەلمانیەت ئەوان پێناسەی ئەلمانیەتیان بەوە کردووە کە گرنگیدان بە دنیا و گرنگی نەدان بە دوا ڕۆژ و حساب نەکردن بۆ دین کە سیکۆلاریزم ماناکەی تەرجەمەکەی بریتیە لە اللادینیە الدنیویە. و هەروەها لە تعریفێکی تر دائرة المعارف بەریتانیە کە دەرس لە ئەڵقەی ڕابردوو فریانەکەوتم بخوێنمەوە کە لێرە نووسیومە کاتێک کە بۆمان تعریفی ئیلحاد دەکات دەڵێ دوو جۆر ئیلحاد هەیە، ئیلحادێکی تیۆری ئیلحادێکی پراکتیکی ینی نەزەری و عەمەلی. علمانیەتی لە ئیلحادی عەمەلی داناوە، یعنی علمانیەت لە کامە خانەیاندا تەصنیفی کردو جێ کردوتەوە لە ناو ئەو ئیلحادەدا کە ئیلحادێکی عەمەلیە واتە وردە خەڵک بەرەو ئیلحاد دەبا، علمانیەت بەرەو ئیلحاد دەبا خەڵک کەواتە ئەوە دائرة المعارف البەریتانیە ئەوە لە علمانیەتیان بە ئیلحاد حساب کردووە، بەڵام نەک علمانیەتێکی نەزەری، علمانیەتێکی عەمەلی. و بۆیەش ئینسان وەکوتم چێ ئەو فکرەیەی دامەزراند دەبێ ئینسان لە خاوەنی فکرەکەەوە پێناسەکە وەربگرێت. لای ئەوان علمانیەت بریتیە لە ئیلحاد. ئەمما ئێمە بین بڵین با خۆمان پێناسەیەک دابنین بۆ علمانیەت، دەڵێم لێرەدا دوو تێبینی. یەکەمیان ئەی چێ دەڵێ دوو کەسی تر دوای من و تۆ نایان لەسەر ئەو مێزە دابنیشن پێناسەکەی من و تۆ ڕازی نابن یەکیش پێناسەیش تر دادنێن، دوای دوو کەسی تریش دێن بەی ئەوانیش ڕازی نابن پێناسەی تر دادنێن، کەواتە علمانیەتەکە دەبێ بە فشا. بۆ چونکە علمانیەتێک ئەوە بێ کە من و تۆ دابنیشین بەرنامەی بۆ دابڕێژین کەی بەکەڵک ئەوە دەبێ بێتە بەرنامەی ژیانی ئەو ئومەتە و ئەو خەڵکە لەسەری بێت و بڕوات. ئەمەش بۆچی دەگوترێ با من و تۆ دایبنێن؟ بۆ ئەوەی ئەو علمانیەتەی کە حەقیقەتی خۆی لە غەربدا هەیە و پێناسەیان کردووە لای خەڵکی ئەمڕۆی مسلمان کە بێدینی قبول نییە، لای ئەوان ڕووە بێدینەکەی لە خەڵک بشارینەوە و بڵین کاکە علمانیەت یعنی ئازادی، علمانیەت یعنی مافی مرۆڤ، علمانیەت یعنی فڵانەشتە فڵانەشتە، یان جیاکردنەوەی دین لە چی؟ تعریفە حەقیقیەکە ئەوەیە کە لە دائرە معارفەکاندا بەریتانیەکان و ئەمریکیەکان کردویانە کە ئیلحادە کە بێدینیە. بەڵام من مەبەستم چییە لێرەدا کە دەڵێم علمانی
مەبەستم ئەم گەلە کوردە نییە بڵێم وڵا خەڵکی کورد خەڵکێکی ئەلمانیە خەڵکێکی بێدینە نەخێر ئەلمانیت ئەو کەسانەیە کە تێگەیشتووە ئەلمانیەت یعنی بێدینی لادینی و لەگەڵ ئەوەشدا تەبەنای ئەو منهجەی کردووە و داوای بۆ دەکا دیفاعی لێ دەکا هەوڵی بۆ دەدا کە خەڵک لادینی بێت خەڵک گوێنە حساب بۆ قیامەتی خۆی نەکە جا ئەمە سەبارەت بە تەوەری یەکەمی پرسیارەکە تەوەری دووەمیان ئایا کەسێک بە ناوی ئیسلامەوە دەیەوێت ئیسلام لەگەڵ دیموکراسیەت موتور بە بکات یا کەسێک ئیتیهامی کەسێک دەکات بۆ نمونونەکە ئەوانە ئەلمانین ئەو بەڕاستی پرسیار لە خۆیان دەکرێت کە ئەوان بە چه پێوەرێکی شەرعی قبولیانە ئیسلام ئایا نقصانی هەیە پێویستی بەوەیە لەگەڵ دیموکراسیەت موتور بە بکرێ یا ئیسلام کاملە و ئایا لە ئیسلامدا ئەلمانیەت ڕەگوڕوشی هێوجێ دەبێتەوە یاننا ئەلمانیەت وەکومانە ڕاستەقینەکەی خۆی بریتە لە بێدینی لە دینی ئیسلامیشدا ڕەگوڕیشەی بێدینی نییە و هەروەها ئەو وەڵامی کە من دەدەمەوە وەڵامێکی حزبی نییە من علاقم بە هیچ حزبێکەوە هەیە نە لێرەش دانیشتم بۆ زەمی حزبێک یا دیفاع لە حزبێک بۆ ئەوە دانیشتم کە دیفاع لە دینی حەق بکەم کە دینێکی حەقا کە ناشیرن نەکرێت و شتێک کە حەق نییە بیخەینە ڕوو بڵین ئەو شتە ناحەقا ئەمما چێکی گوتۆ چی نەگوتووە ئەوانە لای من هیچ وەزنی نییە بەڕاستی و ئیسلامیش پێویستی بەوە نییە لەگەڵ هیچ بەرنامەیشتر موتور بە بکرێت بینە سەر مەسەلەی ئایا دین لە دەوڵەت جیا بکرێتەوە ئەو پێناسەیە بۆ ئەلمانیە دابدرێت لە حەقەت داوتم ئەوە وەکو بڵێ تۆزێک جوانکاریە بۆ ئەلمانێتی دەکەن چۆن ینی ئافرەتێک کە ناشیرن بوو تۆزێ دەرمان لە خۆی دەدا بۆەوەی خۆی بڕازێنێتەوە ئەلمانیت قەبیحە ناشیرنە ئەلمانیت وەکو پێناسەی کە خۆیان کردویانە پێناسەیەکی زۆر کۆنە زۆر تەقلیدیە یعنی کۆن ئەمڕۆ لە دائرەی معارفی بەریتانی پەشیمان نەبوونەوە لەوەی خۆیان بەڵام هیچ پێناسەیەک نییە یعنی بۆ ئەلمانیت بڵێ ئللا بێ ئەم پێناسەیەکە خۆی ئەسڵی کەلیمەی ئەلمانیت کەلیمەی ئەلما ئەلادینیە سیکولاریزم خۆی ئەومانە لادینی مەمانای ملحد نییە يعني چی لادینی يعني بێدینی لادینی يعني بێدینی لا کەلیمەی لا يعني ئەمە توشتی جیاوازن ملحد بە کەسێک گەوترێ کە دژایەتی خوا زۆر باشە ئەرزدا بەڵام ئەلمانیا لادینی شرط نییە وتد ملحد بە کەسێک کە دژایەتی دین بکە خۆی دایرەی معارفی بەریتانی ئەلمانیەتی لە ئیلحادەوە دانا بەشێکە لە ئیلحاد ئەلمانیەت خۆیان دەڵێن پێم سەیرە ئەوان خۆیان بەرنامەیەک دابنێن و پێناسەشی بکەن بڵێن ئەوە ئەلمانیەتە ئێستا یەکێکی وەکو تۆ یا کەسانیشتر بێن بڵێن نەخێر نەیان زانی ئەمری واقع ئەوە نابینین بەڵێ لە ئەمری واقع ئەمە دەبینین ئایا لە ئەمری واقعدا جا چ لە غەرب بێت چ لە وڵاتانەی کە تەبەنای فکری ئەلمانیەت دەکەن ئایا ئەو ئەلمانیەتیان تەطبیق کردووە کە لادینیە و بێدینیە یا ئەو ئەلمانیەتی کە دیندارێتی ئەلمانی نییە دیندارێتی بێ بێمە سەر ئەو تەوەرەیە خاڵەیان کە دەڵێیت جیاکردنەوەی دین لە دەوڵەت وتم ئەوە تۆزێک جوانکاریە بۆی دەکەن دەنا لە ئەسڵ ئەلمانیت ئەوە نییە بە اعتقادی من و بە گوێرەی تعریفی مامۆستاکانی ئەلمانیەتیش جیاکردنەوەی دین لە دەوڵەت دەبێ بزانین جارێک دافع و پاڵنەرەکەی چییە بۆ جیا بکرێتەوە دین لە دەوڵەت بۆ جیا بکرێتەوە ئایا دین ئەوە نییە کە لەلایەن خواوە هاتووە متفقین یاننا دین جهر دینێک بەشێکی زۆر لە ڕەنگەرە متفقنین لەسەرەوە دەوەکە ئەوە بزانەوە هەر خۆی لە ئەسڵ دە کەسێکی بێدینە متفق نەبێ لەسەر ئەوە کە دین هی خوایە کەواتە ئەوە ئەمە بین لەکوێ داینین لێرەوەی ڕخنەکان سەر هەڵ ئەدەن یعنی ئەگەر ینی قەوسێکم بێتێ بۆی پرسیارەکەت لێ بکەم یعنی دەرێ ئەلمانیات بنەماکانی لەسەر بەندەکانی مافی مرۆڤدا دەمەزرێنێ لەسەر ئەمری واقعدا ئێمە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانی دنیا هیچ کەسێک منعی ئەوە نەکراوە ممارەسەی ئاینی خۆی بکە بە هەموو ئاین و نەتەوە جیاوازەکانیشەوە یعنی بە هیچ شێوەیەکیش ئەلمانیەت دژایەتی دینی نەکردووە باشە یاسایەکی داڕشتووە لەسەر بەندەکانی مافی مرۆڤ هەمویان یەکەمیان ئەلمانیەت دژایەتی دینی نەکردووە دژایەتی دینی نەکردووە ئەوە خاڵی یەکەم کە ئشارت بۆ کردووە میشیان کە وتت گومان لەوەدا هەیە کێشە لەوەدا ئادین لەلایەن خواوە هاتوویانە تۆ وەکو شخصی تۆ کاک ئامێ گومانت لەوەدا هەیە کە دینی ئیسلام لەلایەن خواوە هاتووە من گومان لەوەدا هەیە باشە کە گومانت نییە دین لەلایەن خواوە هاتووە من لەگەڵ تۆ قسە دەکەم ئێستا کە گومانت نییە دین لەلایەن خوا لەگەڵ من قسە ناکەی ببووری تۆ لەگەڵ کۆمەڵێک فکر قسە دەکەی ئەو فکرێک تەرحەکەم لەسەر قەناعەتت پێیەتی کە دینی ئیسلام لەلایەن خواوە هاتووە تۆ قەناعەت بە فکری ئەوان هەیە من خۆم ناکەیتە من و تۆ دەبێت ناتوانم لە زیاتی ئەوان وەڵامت بدەمەوە بڵێ
يعني پرسیاری ئەو تەرحەکەم بۆ تۆ ببوورە هەموو بەڵێ پرسیارەکەم بۆ تەڕحکە کێشەم لەوەدا نییە بەڵام بلا تەشبیه ئینسان نابێت بە بەغا بێت تەنها قسەی خەڵک دووبارە کاتەوە من قسەی خەڵک کە ئێستا دووبارەی دەکەمەوە دەڵم ئەو قسەیان قەناعەتیم پێیەتی ئەویان قەناعەتم پێ نییە جەنابەت کە قسەی ئەوانم بۆ نەقڵ دەکەی قەناعەتت بە قسەی ئەوان هەیە یا قەناعەتت بە قسەی من هەیە یا قسەی بە قسەی باوکو دایکی خۆت کە دەڵێ دینی ئیسلام لایەن خواوە هاتووە تو قەناعەت بە کامیان هەیە من دیارە دوایی کۆمەڵک پرسیاری ترم لەسەر ئەم بابەتە هەیە لەبەرەوەی ئەوانش پیان وایە هیچ کەسێک بۆی نییە بە ناوی خوددا و قسە بکە لەسەر ئەمەش ئەم پرسیارش ئەو پرسیارش وەڵحەکە یعنی ئەوە هەر زۆر ئاساییە ئێستا مەچۆرەکانمان تۆ یەکسەر تەوەرەکانمان لەبیر نەچێت کاگەڵمت ئێستا تۆ کە قسەی ئەوان بۆ من نەقڵ دەکەی بۆ ئێستا من بچمە ناو مۆزوعەکەەوە قەناعەتت بە قسەی ئەوان وڵام چی بۆ ئەمانەی کە ئەم زۆرە قسانە ئەکەن وەڵا بەس وەڵام منت نەدای وایە وەڵام من نەدامەوە نە من قەناعەتم هەیە خۆم وەکو تۆ مسلمانم باش کۆتاییمان پێێنە بابی مەسەر جوابەکە ئەو کاتە ئایا ئەگەر من و تۆ ئێستا دەڵێن کە ئیمانمان وایە دینی ئیسلام لەلایەن خواوە هاتووە و پێشتر بێگومان دینی نەسرانیەت و گاورەکان دینی جوولەکەکان لەلایەن خواوە هاتووە ئایا کە دینێک لەلایەن خواوە هاتبێت ئەمڕۆ سجن بکرێت لە ناو مزگەوتێکدا بەس دینی خوا بۆی نییە لە مزگەوت بێتە دەرەوە بۆی نییە لە ماڵی خۆشت بە تەواوی حڕیەتی هەبێ ئەو دینە بێتە دەرەوە بۆچی حڕەتی ئەوەنی هەموو کەسێک لە ئەوروپا دیان مزگەوت دروست دەکەن نوێژ ئەکرێ قورآن خوێندرێ قورآن ساپەکرێ ئەو دینەی خوا ئازاد ئەو دینەی خوا ئایا لێ دەگەڕێن خەڵک ئیشی پێ بکات و خەڵک ئازاد بێتەیدا ئایا بۆ نمونە یعنی چەندەها نمونە بێنینەوە یەکێک لەوانە کاتێک کە دەڵێن پەرلەمانێک دادەنیشێت و یاسا دادنێت یاسا بۆچی دادنێ بۆ شتێک کە خوا یاسای بۆ دانە ناوە و لە بیری چووە یا بۆ شتێک کە خوای گەورە یاسای بۆ داناوە ئەوان دەڵێن ئێمە بەوە یاسایە ڕازی نین کامیانە خوا لە بیری چووە یا پێ ڕازی نین جوابیان دەبێت چی بێ جوابیان یعنی یاسا بۆ شتێک دادنێن کە خوای گەورە لە بیری چووە یاسای بۆ دابنێت یا یاسا بۆ شتێک دادنین کە خوا داینا بەڵام دەڵێن ئێمە بەوە ڕازی نین دوو ڕاو بیر و بۆچون هەیە لێرەدا کامیان هەندێک شەمپیان وایە ئەم یاسایانەی کە هاتوون وەکو شریعەتێکی ئیلاهی تەفسیری هەڵی بۆ کراوە کە ئەبێ هەتا قیامەت لەسەری بڕۆین ئەمە یەکێ لەو بیر و بۆچونانە ئەڵێ هەموو ئەم یاسایانە کە هاتوون لە کتێبە پیرۆزەکاندا بۆ فترە زەمەنیەک هاتوون وەکو ئەوە وایە ناکرێ کەسێکی گەنج بێ جلی مناڵ ساوایەتی لەبەرکەی یعنی ئەمە کە مناڵ بووە جلێکی ساوایی لەبەر کردووە گەورە بووە و چۆن نەکرێ هەمان جلی لەبەرکەیتەوە ئەمە ئەبێ لەگەر گەورەبوونان پێویستی بە گۆڕینی زروبەرگ هەیە ئەو کەسێک کە خوای پەروەردگارێک کە ئەو ئینسانەی دانا هەر ئەو نەبوو فەرمانی داوە کە تەورات نەسخ بۆوە دوایی ئینجیل نەسخ بۆوە هەر ئەگەر ئیمانمان بەوە هەبێ خوا تەورات و ئینجیلی نارد دەبێ ئیمانیشمان بەوە هەبێ کە خوای گەورە نسخی کردنەوە قورئانی نارد و خوای گەورە لە قورئاندا کە ناردوویەتی بۆ ئەوەی تا ڕۆژی قیامەت ئیش کات و بەرنامەی ژیانی خەڵک بێ ئەو جا لە کام فەقەڕەیەدا کە تەماشای دینی ئیسلام بکەین بڵین بۆ ئەمڕۆ ناگونجێ لێرەدا چەند خاڵک دێتە پێشەوە خاڵی یەکەم ئەو کەسەی کە دەڵێت ئێمە ئەو بەرنمەیە کە خوای گەورە بۆ جگە لە خودی شخصی خۆی مرۆڤەکە لە خۆت ئیسلام لە ناو مزگەوتدا بە هەبێ قەیناکە ئەمما لە دەرەوەدا و لە حکمدا و لە اقتصاد و ئابووریماندا و لە اعتقاد و بیر و باوەڕماندا و لە بواری سیاسیماندا نابێ ئیسلام حکم کات نابێ ئیسلام مەبەستم نەڕای هیچ حیزبێکە نەڕای هیچ شخصێکیشە ئیسلام کە دەڵێم قورئان و حەدیث دینی خوا چکۆکو لە بیدایەت باسم کرد بۆ دانیشتم من زەمی حیزبێک و دیفاع لە حیزبێکم قسەمان لەسەر ئیسلام ئایا خوای پەروەردگار کە ئەو دینەی نارد کە ئەو بەرنامە جوانانەی کە ئەوەی چاکە ئەمری پێکردو ئەوەی خراپە نەهی لێ کردووە ئەمڕۆ کەسێک بێ لە پەرلەمان دابنیشێت لەگەڵ ڕێزمدا بۆ هەموو ئەندام پەرلەمانان بەڵام یەکەمیان ئەو کەسێک کە هەڵبژێردرا بۆ خۆمان دەزانین هەڵبژارنەکان لەسەر ئەساسی چین لەسەر ئەساسی کۆمەڵێک دیعایە و ئیعلامە لەسەر ئەساسی حزبێنەیە لەسەر ئەساسی کڕینی خەڵکە پارە بڵاوکردنەوەیە لەسەر ئەساسی تەوازونی ناو کۆمەلگایە دەبێ لەوانە ئەوەندەی ئەوەش ئەوەندەی هەبێت لەسەر تەوازوناتیش ترە دەبێت ئەوەندە پیاو بن دەبێ ئافرەتیشی لەگەڵ بێ بەهەرحاڵ کۆمەڵێک کەس دەکرێن بە ئەندام پەرلەمان کە شەرنی ئەوانە لەو کۆمەلگایەدا لە هەموو خەڵک زیرەکتر بن و عادلتر بن و خێرخوازتر بن
مەرجە یا مەرج نییە مەرج نییە بەڵام مەرج نییە ئەم نمونەی تۆی هێنیتەوە لەسەر حکوومەتی کوردی بەس لە حکوومەتی کوردی دەکەین ئێمە باز لە ئەلمانیت دەکەین بەڵام ئێمە دەمانەوەی ئەلمانێتێک هەبێ وەکو ئەلمانێتیش ئەوروپی ببوورە من باز لە حکوومەتی کوردی ناکەم بەگشتی لە هەموو دنیادا قسە دەکەین ئێمە دەڵێن لە هەموو دنیادا وایە وەک تۆڵی انتخابات بە زۆری وایە انتخابات بە زۆری وایە دەنجی کەسێکی ڕۆشنبیر مسەقاف تێگەیشتوو وەکو دەنجی کەسێکی نەفام و خراپ وەکو یەکەیان نیە سەوت مقابل سەوتیانە کەواتە لێرەدا ئەو کۆمەڵە کەسەی کە هاتنە ناو پەرلەمان و زۆرینەی کاتی ژوایە ئەندام پەرلەمانی کوتلە ناتوانێت ڕایەک دەربڕێکە پێچەوانی سیاسەتی حیزبەکەی خۆی بێت بۆیە کاتێک کە لەوێژ جارێت ئەمە لە ناو ئێمە وایە لە وڵاتانی شەرقی وایە ببوورە لە ئەوروپاوانیە بە هەر حاڵ ئێستا کە وایە ئەوە واقعیاننا چۆن هات زانیمان چۆن هات وەکەت هاتوشە ئێستا قسە دەکا قسەکان زیاتر تعبیرە لە چی سیاسەتی حیزبەکە کە سیاسەتی حیزب نەیەوێ شتێک بکرێ هەمووی ئەو لیستە ڕەئی وایە ئەو لیستەی تر ڕەئی وایە کەواتە لەسەر ئەساسێکی علمی زانستی بڕیار لە ئیشەکان نادرێت تا ڕادەیەکی زۆر ناڵم تێدانیە زانستی بەڵام زۆر جاری جوایە حیزبێنە دەور دەبێن ناو خودی پەرلەماندا جا ئایا ئەو کەسانی بەو شێوەیە هاتنە ناو پەرلەمان و بەم شێوەیەش ڕای خۆیان دەردەبڕن لە ناو پەرلەماندا ئایا ئەو کەسانە زاناترن بەڕەحمترن مەسلحەت و بەرژەوەند زانترن لەو خوای کە ئەو خەڵکەی دروست کردووە بۆیە دەبێت بڕیارەکان حکومەکانی کە خوا دایناوە بۆ نمونە با ڕیبا نەبێ سو نەبێت خراپە با زینا نەبێ خراپە با دوکانی بۆ نمونە شتە نەبێت کە گەنجانمان تێک بدا خراپە بەڵام پەرلەمان بێت و بڕیاری لەسەر بدا ئەو کاتە بڵێن ئەوە بۆ مرۆڤ باشە نەک حکومەکەی خوا ئەمە ئەگەر وا بکەین کارەسات دروست دەبێت یعنی بۆ نمونە من نمونەیەکی واقعیت پێشاندەم کە تۆ باسی غەرب دەکەی لە غەربدا هیوادارم کامێرەکە جوان نەقڵی بکات ئەمە چییە ئەم عینەک لە چاوە وەزیری خارجی ئەڵمانیا وەزیری خارجی ئەڵمانیا چێ مارە دەکات و دەیکاتە خێزانی خۆی سەدیقەکەی خۆی برادەرەکەی خۆی مارەی دەکا بە ڕسمی و پەرلەمان بڕیاری لەسەرداوە لە زۆربەی وڵاتانی ئەوروپی مادام ڕەئی پەرلەمان وایە پەرلەمانیش ڕەئی شارع و جادەیە ڕەئیان وایە اعتیادیە با نێرمانەکات ئایا ئێمە واز لە حکمی خوا بێنین کە عیفەت و تەهارەت و پاچێتیە بچین وەکو ئەمان بڵین قەیناکە پەرلەمان چی بڕیاردا و علمانیت ئازادی بۆ خەڵکو تێگەیشتی حکمی خوا کە دەفەرمێت ئافرەت بۆ پیاو نەک پیاو بۆ پیاو وازی لێبێنین بۆ علمانیەتێک کە لە غەربەوە بۆمان هاتووە لە دیندا ئەمە عقوبەی خۆی لە ئاخرەتدا وەردەگرێت چ پێویستەکە ئێمە لێرە عقوبەی بین نەک کۆمەلگامان لێ پیس دەکات کۆمەلگامان لێ پیس دەکات بەڵام تۆ ڕێگەت پێدراوە هەموو یەک پرسیار لە تۆ بکەم کە ئێستا تۆ کچێکت هەبێ خوشکێکت هەبێت بە ڕێگەیەکی شەرعی و پاچی بە شووی بدەیت عیبی تێدایە سەرشۆڕی تێدایە ئەدی ئەگە برایەکە هەبێ یا کوڕێکت هەبێ بە مێردی بدەیت نەوایە چۆنە ئەمە ئێمە وەکو کۆمەلگای شەرقیانە بیرەکەینەوە نە شەرقیانە بیرمەکە یەک دوو شەرقیانە بیرمەکەەوە وەکو کاگامێت بیر بکەوە باز لە شەرق و غەرب بێنە برایەکت هەبێ بە شووی بدەیت چۆنە من مەسەرەن لەگەر ئەو ڕایە لەگەڵ فیترەت دێتەوە وەکو تۆ لەگەر ئەم ڕایە نیم بەڵام فیترەتی ئینسان دێتەوە ئەوە بەڵام بۆچی دەبێ مەسەلەن ئێمە بڵین ئیلا ئیسلام حەقا ئیلا ئینجیل حەقا ئیلا تەورات مەسەلەن حەقا لەکوێوە تۆ ئەم شەرعیەتە بە خۆت دەدەی ئەم شەرعیەتە وەکو لە ئەڵقەی ڕابردوو باسم کرد ئەم شەرعیەتە لە خودی شخصێکەوە وەرنەگیراوە لە خودی هێزێکەوە وەرنەگیراوە ئەم شەرعیەتە لە خۆی پەروەردگارە وەرگیراوە ئەگەر بێت و بۆ نمونە تۆ بەرنامەیەکدا بڕێژی بڵێن یاڵا من و تۆ بە هەر یەکەی دەستورێک دابنین بۆ خەڵکی کوردستان ئی کامەمان باش بوو بە ئەویان دادنین من بۆم نیشتی خۆم بەسەر تۆدا فەرزکەم چۆن ڕەئیت هەیە منیش ڕەئیم هەیە تۆش عەقڵت هەیە بەڵام ئەگەر بزانین بەرنامەیەک لەلایەن خواوە هاتووە کە ئێستا من و تۆ متفق بوون لەسەرەوە دینی ئیسلام لەلایەن خواوەیە و ئەم خەڵکەی کوردستانی ئێمەش هەمووی ئاعتیقادی وایە کەواتە ئەگەر علمانیت بریتی بێ لە ئازادی و بریتی بێ لە مافی مرۆڤ بەڕاستی بابێن ئیسیفتایەکەین لە ناو خەڵکی کوردستان ببوورە بەقسەکەم تاوەکەم ببوورە با ئیسیفتا بۆ خەڵکی کوردستان بکەین نەک بۆ ئەوەی کام حیزبە سەرکەوی ئیشم بە حیزبایەتی نییە من ئیسیفتا بۆ ئەوە ناکە کام حیزبە لە پەرلەمان کورسی بێنێ و سەر نە باز لەوە ناکەم من با ئیسیفتاکەین ئەی خەڵکی کوردستان ئێوە بە دینی خوا کە ئیسلامە
بەوە ڕازین خەڵکی کوردستان ئازادیتان دەدەینێ چکە حڕیەت و مافی مرۆڤ با ئیش بکە خەڵکی کوردستان ئێوە ئازادیتان کە هەیە کو ئیسلامتان دەوێ یا علمانیەتی غەربیتان دەوێت کە تۆ دەڵێ علمانیەتی غەرب لە علمانیەتی کوردستان باشترە خەڵکی کوردستان لە سەتا چەندی ئیسلامی دەوێت وتم هەڵبژارنی حیزبەکان ناڵێم یعنی تۆ پێت وایە ئەگەر ڕاپرسێک بکرێ 1990 خەڵکی کوردستان دەنگ بۆ دەدا دەڵێ ئەبێ ئیسلام حکومکە لە 1990 بۆ سەرەوە بێگومان ئیسلام بگورە ئیسلام من باز لەوە ناکەم کە بڵێم فلانە حیزب دەڵێم ئیسلام منی بێگومان دەڵێن خەڵکی کوردستان ئێوە خۆتان ئازادن چکە ئێمە داوای ئازادی دەکەین ئازادن و چارەنووسی خۆتان بڕیاردن ئەو ئیسلامە کە بریتە لە قورئان و حەدیث بەڵام ئەو ئیسلامە کە پێشەوایەکەی پێغەمبەر صلی الله پێشەوەکەی من بم یا فلان مەسئول حیزب بێ ئەو ئیسلامەتان دەوێت بەرنامەی ژیانتان بێت نەک لە مزگەوتەکەتان لە بازاریشتان لە کڕین و فرۆشتینیشتان لە ژن و ژنخوازیشتان لە تەلاقیشتان لە هەموو ژیانتان بەگشتی لە سیاست ئەو ئیسلامەتان دەوێت کە خوا ناردی یاخود ئەو علمانیەتەتان دەوێت کە حکومەکەی خوا پێچێتەوە بیخاتە ناو مزگەوت سجنی کە بەڵام چەند کەسێک کە پێیان دەگوتری ئەندام پەرلەمان ئەوان بێندا بنیشن بڕیار بدەن ئەها زۆرینە وایە کە نێربازی حەڵال بێ قەیچەکە بە حەڵال بێ زۆرینە بڕیار دەداکا کە باڕیبا حەڵال بێ بەڵام لەکوێدا مثلەن لەکوێدا دەکرێت بڵێن ئەمە منطقە هەموو علمانیت کورتکەیتەوە لە مەسەلەن بۆ نمونە مثلەن زەوازی نێوان نێرونێ یعنی لەسەر چاوەکەیدا چۆن ئەکرێ مەسەلەن ئێمە ئەلمانێت لەمەیە ئایا بڕیار لەسەر جزئیات دەدەین یا لەسەر ئەسڵ و سەرچاوە ئەسڵ و سەرچاوەکان قاعدەی علمانیت بریتە لە چی قاعدەی علمانیت بریتە لەوەی کە حکمی خوا بە پێچ ناڵێن فەصل الدین عن الدەولە بە فەصل دین بپێچینەوە لە مزگەوتەکان سزنی دەکەن ئێوە بۆتان نیە بێنە دەرەوە لە بازار بڵێن ئەوە حەڵاڵە و ئەوە حەرامە و ئەوە ڕیبایە و ئەوە بەیعێکی حەڵاڵە و ئەوە مەشروبە بۆتانی ئەوە علمانیت نییە کە دین جیا بکەنەوە لە دەوڵەت جیامان کردەوە کە دین جیا کردەوە ئەوجا چێ بڕیار دەدات کە من و تۆ چۆن کڕین و فرۆشتن بکەین چێ بڕیار دەدا من و تۆ چۆن ژن و ژنخوازی لەگەڵ یەک زەواجمان هەبێت لەگەڵ ئافرەتان و پیاوانی ناو کۆمەلگاماندا چێ بڕیار دەدات بۆ ئابووریمان چۆن بێ بیر و باوەڕمان چۆن چێ بڕیار دەدا پەرلەمان بڕیاردایاننا پەرلەمان بڕیاردا پەرلەمان کە بڕیاریدا ئەگەر بێت و زۆرینەی پەرلەمان مەثەلەن تعبیر لەو خەڵکە ناداتەوە لە حزبەکەی خۆی تعبیر لە حزبی خۆی دەداتەوە چکە من قەناعەتم نییە پەرلەمان تعبیر لە وڵات بداتەوە لە شعب بداتەوە کەم دەگمەن وا هەیە دەنا هەر ئەندام پەرلەمانێک تعبیر لە حزبی خۆی داتەوە زۆرینەی کات نەک بەردەوام لەگەڵ ڕێزمدا بۆ زۆرینەی ئەندام پەرلەمانان کەسانی باش هەیە بەڵێ جا لە هەر کوتلەیەک بێ لە هەر چی بێت کەسانێکی بە ئینساف هەیە بەڵام عادەتەن وایە کەواتە من بڕیار لەسەر جزئیەتێک نادەم بڕیار لەسەر ئەسڵی ئیشەکە دەدەم کە هات و مەسیری من و تۆ لە بواری اعتیقادی و بیر و باوەڕماندا لە بواری ئابووریماندا لە بواری مامەڵە و کڕین و فرۆشتن و هەموو شتێکماندا ئیجتیماعیماندا خرایە دەست کەسانێک کە بۆ خۆیان بڕیاری لێ بدەن طبعا لەو نمونەیەش خراپتری لێ دەکەوێت بەڵام تۆ باست لەوە کرد کە ئەگەر سەتانهۆتی خەڵک لەگەر ئەوەدایە کە دینی خوا کە ئیسلامە وەکو خۆی جێبەجێ کرد و حەقرێ بەڵام سەتانهۆت و نۆشی یعنی مثلا ئەگەر شریعەتی ئیسلام بخیتە بەردەستی یاخد ئەگەر لێی بپرسی هیچی دەربارە نازانێت تەنها کۆمەڵێک عرف عادات تەقالید کە ئێمە وەکو ئینسانە شەرقی بیر لێ دەکەینەوە ئەمە عیبێ و ئەمە باشە و ئەمە خراپە ئەوەیە کە ئاین هاتۆ ڕەنگڕێژ ئێمە کردووە دوای ناوبڕژی کورد دەگەڕێمەوە بۆ وەڵام ئەمە پرسیارە بیران و ئازانی خۆشەویست دوای ناوبڕژی کورد وەگەڕێنەوە وڵاتە